هەڵبژاردن پرۆسەیەکی چارەنووسسازە تاکە ڕێگەیە بۆ گەیشتنی نوێنەرانی ڕاستەقینە بۆ پەرلەمان. ئەگەر مافی خۆی پێ بدرێت گەرانتی گۆڕانکاری ڕیشەییە لە بڕێوەبردننی وڵاتدا. مامۆستایانی ئاینی دەڵێن دەنگدان جگە لە ئەرکی سیاسی ئەرکێکی ئاینی و ئەخلاقی و مێژوویشە لە بڕیاردان لەسەر ئایندەی وڵات. ڕاستی دەنگدان خۆی شایەتیدانە. هەموو یەکێک لە مسلمانان بە تایبەتی پێویستە لەسەر ئەرکە هەڵسن ئەرکی دەنگدان. چونکە ئەیسان مسلمان ئەگەر هاتووە بینێت کەوا لە کۆمەلگایەکیان گومد و ستەم و نەعەدالەتی تا بەرپایە بۆ ئەوەی کەوا بتوانین کە گۆڕانکاری بکەین لەو کۆمەلگایە پێویستەکە لەسەر هەموو تاکی مسلمان کەوا بچێت بەرەو دەنگدان حەق و واجبێکە لەسەر شاری هەموو ئینسانێکی مسلمان و ئەبێ بزانێت دەنگش بەچی ئەدا و ئەو کەسێک کەوا دەنگی بۆ ئەدا بێ شایستەی ئەو دەنگە بێت و کەسێک بێکەوە ڕابردووی پاک بێت بە تایبەتی کاندیدانی کۆمەڵی ئیسلامی هەمووان ڕابردویان پاک الحەمدولله داواکەم لە دەنگدەران کەوا دەنگ بن بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری ئیسلامی کوردستانیشا. مامۆستایانی ئاینی لە شاری سلێمانی پەیامێکی گرنگیان ڕاگەیاندووە ئەوان جەخت دەکەنەوە کە کاندیدانی کۆمەڵی دادگەری نوێنەری ڕاستەقینەی خەڵکن و دەنگدان پێیان ئەرکێکی ئاینی و نەتەوەییە. مامۆستایان بۆ هەڵسەنگاندنی کاندیدانی کۆمەڵ ئاماژە بە ئەزموونی خولەکانی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەن. هاوڵاتیانی بەڕێز ئەتوانن ئەم ئەرکە پیرۆزە بەوە جێبەجێ بکەنی تر ئەوەندەی کە لە توانایە هەبێ ئینسان هەوڵ و جوهودی خۆمان جێبەجێ بکەین و ئینشاڵڵا کەسانی باش و چاک و شیا و کە بە ئەویان بزانین کەەوە بتوانن ئەو بەرپرسیارەتێ گەورەیە هەڵگرن ئینشاڵڵا دەنگیان بدەینێ بەڵکو ئینشاڵڵا ڕەوڕەوەی کاروباری ئەم وڵاتە بەرەو چاکتر و باشتر بچێت. هەر کاروبارێک بەڕاستی گۆڕانکاریەک دروست بکە لە ژیانی خەڵکیە بەرەو باشی ئینسانەکە ئەگەر کەم تەرخەمی تێبکە بێگومان بە ئەندازەی کەم تەرخەمەکەی گوناهبارە بێ و کەم تەرخەمی ڕووی تێکا. لازمە خەلکێمە دەنگی خۆ بدەنە کاندیدێت لیستا ئیسلامی و بتایبەتیش کۆمەڵە دادگەری کە بڕاستی مستحقی وێهێندێنە و خەلکێمە دەنگی بدەتێ دڵسۆزن دەستپاکن ئەمینن مخلصن و بڕاستی ماندونە ناسن بەروێندێ واجبە سەر خەلکێمە و دەنگی خۆ ئەبدەنە کۆمەڵە دادگەری و لیستا 285 ڕازگو. خودێجا پەیاما من بۆ خەلکێ دووکێ و بادینان بتایبەتی ئەوەیە کە بیر نەکەن ئەوە هەندە ساڵێت چووی کە ئەپڕاستی ئەوێ دەست هەڵاتێ ئەف خەلکە وەکی بێژن زڵم لێکری و ماف لێخواری و موچە لێ عاسێکری و بێکەهرە بوو بێ نەفت و بێ پۆنزین و جاوێدە وەرەخۆرێ هەتا ئەخیری بلا ئەف نەخوشیە و ئەف تاڵیە نەینە بیرکردن و ڕۆژە 11 ڕۆژە تۆڵڤەکردنەیە کە خەلک تۆڵە خولبێ دەست هەڵاتێ vەکەتەوە. ئێستا کاتی کۆتایی هێنانە بە قۆناغی بانگەشەی فریودەر و ناڕاست کاتی سزادانی ئەو لایەنانەیە کە جگە لە قسەی بریقەدار هیچی دیکەیان لە هەکبەدا نەبووە. سندوقەکانی دەنگدانیش هەلی سزادان و گۆڕانکارین نەوەک ڕێگەیەکی دیکە بۆ نوێکردنەوەی دەسەڵاتی شکست خواردوو. بڕیار یەکلایکەرەوەش بۆ ناردنی نوێنەرێک کە بە ڕازگۆیانە نوێنەراتی بەرژەوەندی باڵای گەل و وڵات بکەن لە دەستی دەنگدەردایە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.